ئێمە لە ئەنجومەنی مامۆسایانی پێشەنگ پشتگیری لە مامۆسایانی مانگرتووی شاری سلێمانی دەکەین و لە شاری هەولێریشەوە پێشوازی لە ئەو میوانە ئەزیزانەمانەکەین. ئەوانە میوانی ئەزیزی ئێمن و میوانی ئەزیزی ئەم شارە ئەزیزەن. هەولێر شارێکی میوان دۆستە. ئەوانە میوانی ئەزیزن، میوانی ڕزا قورس نین. ئێمە هەمومان نەزانین چێ ڕزای قورسە، چێ ئەوانە ڕزایان قورسە کە مڵک و ماڵ و سامانیە میلەتە ئەخۆن. ئەوانە ڕزا قورسن، نەک مامۆستایەک. مامۆستا ئێمە ئەپرسین ئەم ترسە بۆ لە مامۆستا ئەرێ چ چەکێکیان پێیە جگە لە قەڵەمێک بەولاوە هیچی تریان پێ نییە. قەڵەمێک مامۆستایانی ئەزیزی ئێمە جگە لە قەڵەم هیچی دیکەیان پێ نییە. و گیرانی مامۆستا نەوزاد عومەریش ئەو ترسەمان پیشانەدا، ئەم ترسەی دەسەڵاتمان پیشانەدا کە چەندە لە دەنگێکی ئازا و ئازا دەترسێ. مامۆستا نەوزاد عومەر نەک زیندان هیچ شتێک ناتوانێ مامۆستا نەوزاد عومەر بێدەنگ بکە، چونکە ئەو پیاوە بەڕێزە لە ساڵانی ڕابردووشە بەگشت گەندەڵی داچۆتەوە. ئێمەش وەکو لە مامۆسایانی پێشەنگ، وەکو دەستەی بەڕێوەبردننی ئەم ڕێکخراوە سەلامەتی گیانی مامۆستا نەوزاد دەخەینە ئەستۆی دەسەڵاتدارانی هەولێر و داوا ئەکەین بە زووترین کات ئەم دەسەڵاتە بەخۆی دابێتەوە و مامۆستا نەوزاد ئازاد بکات و چیتر ڕێگری نەکا لە خۆپیشاندانی مەدەنی لەلایەن ئاسایشی هەولێرەوە دەستگیر کراوە. ئەلێرە بانگیان کردووە و دەستگیریان کردووە و دەست بەسەریان کردووە. بەڵێ ئاگادارین و بە هەر شێوازێک، هەر ئازارێک، هەر شتێک ڕوبەڕووی مامۆستا نەوزاد ببێتەوە بە دڵنیاییەوە لە داهاتوودا. مامۆسایانی ئەزیز و ڕێکخراوی ئەنجومەنی مامۆسایانی پێشەنگیش هەڵوێستی توندی بەرامبەر ئەم دەسەڵاتە دەبێت.